بشر ممکن یه کودایی بم گرفتانه بید زویش اول بانده بایی با آشتی بگنه چاره سره چه پگه گو دولت ترکیه چه حجاب و کمار اسلامی ایران در قناع اگدا هنگاوی باش هایجنا الان بنده خوالم اخیره وضع که بیجاری آغوز بود تکجو من نوم ولیرت زور بشمنه و همون تفاصیل و بلان بطایبتی دانشتوانی عزیزی سنورکانی سرسنوری کردستان هر لدست پیکی شورش شیلو تا امرو نیانتوانی وجیانی که راحت بود نصر همیشه یان لجر طبارانی حکومت عراق دابون یا لجر بمبارانی فرودگان دابون یا ترحیل و تهجیر کراون بو اردوگاه زور ملیکان و دوی راپرین و دوی رزگارونی کردستانیش دیسا نیانتوانی و بختوار کن چونکه نه اون توانیان نه ایمه توانیان یارمتیان دین بوی گندکانیان آمدان کنوا که چی هر چی فشاری زوری شورش جوا لسر شانی امانه بوون لهمو کسی که تر مستحق تر بوون که برامن بن لو بختواری و لو آزادی که این بوله کردستان داره اما زور چار لمحاناتی ایواتی دگین و باور بکن همیشه لنو دلمانن و لبرچاوان استاش که من هاتوم لگل چند برای که وزیری کابینه بوی بزانین چه پیوسته بو ایوه بیکینسته لروی اوی که توزک لمحاناتی ایوه کم کینه بلام حقیقت اما چارەسەری مەسەلەکە نییە. لە تەورێکی دیکەی قسەکانی سەرۆکی هەرێمی کوردستان داوای لە پژاک و پەکەکە کرد کە هیچی دیکە بیانوو نەدەنە دەست تورکیا و ئێران و داواشی لە وڵاتانە کرد کە هیچیکە بردمانی ناوچەکانی هەرێمی کوردستان و خەڵکی سڤیل نەکەن و ئاماژەی بەوەشدا کە هیچی تر ئەو ڕەوشە تەحەموول ناکرێت. لە درێژەی وتەکەیدا سەرۆک بارزانی بە ئاوارەکانی بناری قەندیلی ڕاگەیاند کە بەردەوام لە هەوڵدان لەگەڵ سەرۆک مامجەلال و لایەنەکانی دیکە بۆ دۆزینەوەی چارەسەرێکی بنەڕەتی بۆ ئەو کێشەیە. من لەگەڵ جەنابی سەرۆککۆمار لەگەڵ حکوومەتی عێراق لەگەڵ دۆستەکانی تریشمان خەریکین و بەردەوام لە پەیوەندی داین بۆی لە ڕێی کەناڵە دیپلۆماسیەکانەوە چارەسەرێک دۆزینەوە. تەبی لێرەدا من دەمەوێت بە ڕۆژکاوی بڵێم ئێمە بەشێکین لە پشەڕە و هەرێمی کوردستان ناوی بە بەشێک لە شەڕی پژاک و ئێران و لە شەڕی پەگەکە و تورکیا. ئەگەر بە ئاشتی ئامادەن چارەسەری کێشەی خۆیان بکەن ئێمە لە خزمەتی هەموویان داین و هەرچی لە توانە ئێمەدا ئەیکەین بۆ ئەوەی بە ئاشتی چارەسەری گرفتەکان بکەن و ئەو شەڕە کوتایی پێ بێت. ئەگەر پێشیان وایە و بڕیاریان داوە بە شەڕ کوتایی بەم مەسەلە بینن و بەم وەزعە کە ممکن نییە و کوتایی پێناین. بەڵام ئەگەر بڕیاری خۆیانە خۆیان بەزانن و خۆیان مەسئولن لە بڕیاری خۆیان داوایان لێ دەکەم ئەم شەڕە لە هەرێمی کوردستان دوور بخەنە. بۆ ئێمەش چیتر قابلی تەحەمل نییە هەر بۆ وەکو تەماشەگر بوەستین هەموو ڕۆژێ ژمارەیەک لەو ئازیزانە ئەوها پارچە پارچە بکرێن لەژێر تۆپ و تەیارە و یا خەڵکانێکی تێکوشەری وەکو ئێوە ئاوارە بی ڕۆژێک لە ڕۆژان نەتوانی بیر لە ئایندەی خۆی لە منداڵەکانی خۆی لە ژیانی خۆی مەفروضە ئێستا ناوچەی ئێوە ناوچە گوندەکانی ئێوە ئاوادان وانە قوتابخانەتان هەبا خستەخانەتان هەبا ڕێگەوبانتان کەهرەبا ئاوتان بۆ هاتبا ئەمە بوو وەزعی طەبیعی. باشە ئێمە بوو باجی شەڕی خەڵکێکی تر بدەین تا کەی بێت. لەبەرەوە ئێمە بەجددی لەسەر مۆزوعە وەستاوین و ئەوەستین و من دەوام لە پەرلەمانی هەرێمی کوردستانیش کردووە کە بەجددی دیڕاسەتی ئەم مۆزوعە بکرێت. و دڵنیاش بن هەرچی لە توانای ئێمە دەبێکین بۆ ئەوەی ئەم وەزعە کوتایی پێ بێت. جارێک تریش من ئەیڵێم و ئەمە پەیامە بۆ هەموو لایەک ئێمە ناتوانین چیتر تەحەمولی ئەم وەزعە بکەین. ئێمە چیتر باجی شەڕی خەڵکێکی تر ناتوانین. سەرۆکی هەرێمی کوردستان لە کۆبوونەوەکەی لەگەڵ ئاوارەکانی بناری قەندیل ڕایگەیاند
کە ڕەزامەندیان دەربڕیوە بۆ بە ئیدارەکردنی سربەخۆی دەڤەری ڕاپەڕین بۆ زیاتر خزمەت گەیاندن بە خەڵکی دەڤەری بیتوێن و پشدەر. و لێرەدا من بە فرسەتی دەزانم کە ئاگادارتان بکەم پێشی 2 ڕۆژ من نامەیەکی نووسی بوو سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران لە وەڵامی نامەیەکی ئەواندا و ڕەزامەندیم دەربڕیوە بۆ ئەوەی دەڤەری ڕاپەڕین بکرێ بە ئیدارەیەکی تایبەت کە ئینشاءڵڵا بەو ئومێدەی زیاتر و باشتر خزمەتی ئەم دەڤەرە بکرێت. ئەمەش تەقدیران بۆ خزمەتی ئێوە و وەکو هەنگاوێک بۆی زیاتر احتیمام بەم دەڤەرە بدرێ و زیاتر خەدەمات بۆ ئەم دەڤەرە تەقدیم بکرێت. ئینشاءڵڵا حکومەتی هەرێم ئیتر ئیجراعاتی عەمەلی خەریک دەبێتن و دەست پێ دەکات. لە تەوەرێکی دیکەی وتەکانیدا سەرۆک بارزانی تیشی خستە سەر ڕەوشی ناوخۆی هەرێم و هەوڵدان بۆ لێک نزیکردنەوەی بیر و ڕاجیاوازەکان و ئومێدیشی خواست ئەو گرفتانەی لە ئارادان کۆتاییان پێ بهێنرێ. و خاڵێکی تر کە دەمەوێت ئاماژەی پێ بکەم دیسە لەم دەرفەتە استیفادە بکەم، ئێمە بینین کە شوواوایەکی باشتر و لە بارتر ئێستا لە گۆڕەیە. خۆشبەختانە هەر کاتی کە تەحەدیاتێکی گەورە دێتە پێش هەموو لایەنەکان مەشاکلی تر لەبیر ئەبکەنەوە و یەکەتی ڕێزەکانی گەلی کورد بەدەردەکەوێ و ئەمە شتێکی زۆر خۆش و زۆر گەورەیە. هێشتا تەحەدیاتێکی زۆرمان لە پێش. ئەوەن وەزعی ئێوە نمونەیە. با بۆچوونی جیاوازمان هەبێ، با حزبی جیاوازمان هەبێ، بەڵام نەگاتە ئەوەی ببیتە سەرەخووری یەکتری. ئەمە دەوروبەری خۆمانە بینین لە چ وەزعێکدان چ تەهدیداتێک هەیە ڕوبەڕووی ئێمە دەبێتەوە. اینجا ئێمەش خەریکی سەرەخووری یەکتری بین، نەخوا قبوڵ دەکات، نە دەبێ ملەتی کوردیش ئەمە قبوڵ بکات. ئێستاش دوێنێ هەردوو مەکتەبی سیاسی پارتی یەکەتی کوبوونەتەوە، پێشتریش هەر سێ حیزبی ئۆپۆزیسیۆنیش کوبوونەوە. الحەمدولله جەوێکی لەبار خوڵقاوە و منیش هەرچی لە توانم داوی دەیکەم بۆ ئەوەی ئەو گرفتانە نەمینن و ئینشاءڵڵا تەبایی و برایەتی بگەڕێتەوە بۆ ناو گەلەکەمان و هەموو پێکەوە خزمەتی وڵاتی خۆمان بکەین. بەڵێ قەیدی ناکە بۆچوونی جیاواز هەیە، گلەمەندی دەکرێت، ڕخنە دەگیرێ، ئەمە هەموو شتێکی زۆر طەبیعیە، بەڵام نەگاتە ئەوەی کە وەزعەکە لە خۆمان تێک ئەمە مەرجە. والحەمدولله وەبزانم هەموو لایەکیش هەست بە مەسئولیەتی نەتەوەیی دەکەن و ئومێدەوارم ئینشاءڵڵا ئەو گرفتەش نەمینیتن لەناو ئێمە. هەر وەکو جاران ماڵی کورد ماڵێک تەوا بیتن و برا بین و بینی برا زۆر جاری وایە بۆچوونی جیاواز هەیە، ئەمە زۆر شتێکی طەبیعیە، بەڵام ئەبی هەموومان لە خزمەتی گەل و نیشتیماندا بوون کە بگاتە مەسەلەی تەهدیدی وڵات ئیتر مەسائلی حزبیە بەلەوە بنرێ ئینشاءڵڵا. جارێکی تر من سەرخۆشی لە خۆم و لە کەسوکاری ئەو بنەماڵەی شەهید و ئێوەش دەکەم و جارێکی تر پێتان ڕادەگەینم کە دڵمان لەگەڵ ئێوەیە، دەروونمان لەگەڵ ئێوەیە، وجدانمان لەگەڵ ئێوەیە و هاتووین بۆ ئەوەی بزانین چ پێویستە و هەرچی بتوانین بۆی لە خزمەت ئێوەدا بین و بۆتان بکەین. زۆر سوپاسان دەکەین وەسەلام عەلەیکم وەڕەحمەت اللهی وبەرەکاتوه. بەر لە کۆتایی کۆبوونەوەکەش بەڕێز مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان گوێی بۆ داوا و داخوازی ئاوارەکانی بناری قەندیل گرت و دڵنیای کردنەوە کە هەرچی پێیان بکرێ درێغی ناکەن لە خزمەتکردنی ئاوارەکان. ڕزگار مامە کوردستان TV دەڤەری ڕاپەڕین. Di daxuyaniyekê de Parlamenta Kurdistanê helwîst